ولی تماشاوانی جایی و پیش هات هری هنوکی یا گرم سراستی هم دفری و هم جهانی مجارا آرمانج کردن حسن نصر الله امینداری گشتی حزب الله یا لبنانیه ج عالیه اسرائیل و سرنجارات کشم کل گرج دارن امنیه لبنانی پی پیوندی کردن به حسن نصر الله و هات قد کردن بریار بک و حزب الله بیاننامه که سبارتی چاره نویسی در بکلی حتی نهادر نکریه بجی گمانه که هات بکشتن دکتور طارق شنب پاریزر و بگمان پسپور یاسای نف دولتی البیروت الجماعة دكتور ده ما تباش بقى كان روشة هنوكية بيروتي بحث كان جلو لبيروتي تشرد ده تيجوتن أو هي رشا إيرو بسر بيروت هات كان جمدان شجارة ديرو كافي باجاري ده دوباره نبو يكو جلك جارة هي رش أبونه بالفعل هناك هجوم ڕاستیەکەی وایە هێرشێکی زۆر بەهێز لەسەر بەیروت هەیە هێرشەکە بێوێنەیە بۆ بەیروت و بۆ دەوروبەری بەیروت و سەرکەرتی خۆراوە بۆ سەر باشووری لوبناان و هەندێک ناوچەی دیکەش لە درێژەی میلی شەڕی میلیشیەکانی حیزب الله و ئیسرائیل تاکو ئێستەیش بەردەوامە بەداخەوە ژمارەیەکی زۆر لە قوربانیمان هەیە و لە هەمان کاتدا پارتێکی وەکو یاخود ڕێکخراوی حیزب الله بارێگاکەی بە ئامانج کراوە و لە پێشووی هەمویان دەگوترێت کە ئەمداری گشتی حیزب الله بە ئامانج گیراوە تاکو ئێستا هیچ شتێک نییە جێگەی دڵنیایی بێت چونکە هێرشەکە نزیکەی کاتژمێرێک لەمەوبەر بووە و تاکو ئێستاش بەرگری شارستانی خەریکی کۆکردنەوەی بەڵگە و دەرێنانی تەرمەکانن بەڵام بە هەما حاڵ ئەمە هێرشێکە بۆ سەر پێگەی و دەسەڵاتی حیزب الله و لە گۆڕپانی سەربازی و بەسەر شەڕەکەش ئەمە هاوکێشەکان دەگۆڕێ و بەتایبەتی لەو شەڕێکە لە نێوان میلیشیەکانی حیزب الله و دوژمن هەیە و پێویستە ڕێکاری تۆند بگیرێتە بەر بۆ ئەوەی کە پەناگە بکرێتەوە و هاوکاری زیاتریش بە هەموو لایەک بگەێندرێت بە کورتی ئەم هێرشێکی زۆر بەهێزە لە دژی حیزب الله و ئەمەش ڕەنگە بێتە هۆکاری ئەوەی کە شکستی گەورە ببینێ. بله دکتور لگورنهاس چاپمنی دشوپینم إسرائيل چاپمنی إسرائيل دبیجه هندك دبيجن ام بشراستين كو حسن نصر الله هات كارمان كرن حتى لجورج دارين امنيه لبنان يجي هيوندي بنصر الله هات قد كرن كواتا افهر الشتي قلتن ارمان جاوي كشنا نصر الله بويا شارا نبيسي حتى ناجي ندقاره راو تشاوا يجلو لدوبين يعني هذا الأمر يدخل في إطار ئەم بابەتە دەتوێت دەچێتە چوارچێوەی مەزەندەکردنی سەربازی و ئەمنی و پێویستە چاوەڕێی ئەنجامی ڕاستەقینە بکەین لە چەند کاتژمێری داهاتوە شتێک دەردەکەوێت ئەگەر حسن نەسر الله زیندوو بێت یاخودنا وەڵامێکی زۆر بەهێز دەبێت لەلایەن حیزب الله بۆ سەر ئیسرائیل و تەواوی میلیشیەکانی ئێرانیش وەڵامیان دەبێت ئێمە هیوادارین بەڕاستی کاردانەوەیەکی تند هەبێت چونکە بەڕاستی دوژمنی زایۆنیستی خراپترین کاری لەسەر زاوی لبنان و فەڵەستین کردو تاکو ئێستاش ئێمە نازانین بەڕاستی ئەو هێرشە بە دیاریکراوی چۆن بووە و ئەو میلیشیانە شارەکانی ئیسرائیلیان بە ئامانج کردووە یاخود ناوەکو چۆن ئیسرائیل هێرشی کردوتە سەر چەند ناوچەیەک و بەتەواوی وێرانی کردوون ئەمانە هەموویان نیشانەی پرسیارن بەڕاستی چونکە تاکو ئەم ساتەش ئەوان هیچ هێرشێکیان نەکردووە و ئەو موشەکەیان بەکارنێناوە کە لە دژی خەڵکی سووریان بەکارێناوە ولی كواتا روشا لبنان جلك دجوار بويا حتى خلق لبنان دربدري سوريا دبي تزاني خلق سوريا بردام دربدر بنا ناچار بنا خلق لباشور لبنان اوارو پنابري سوريا بي كواتا جلو در انجام وان هيرشان اگر نصر الله تبا كشتن يان جان دابه در روش برفكي بچيكا ولاتي ڕاستیەکەی ئیسرائیل تەنانەت خەڵکی سیڤیلیش بە ئامانج دەکات کە هیچ پەیوەندیەکەم بە حیزب الله و لایەنەکان دیکەوە نییە بە پرۆگرام کار بۆ لێدان لە خەڵکی دەکات هەزاران خەڵکی سیڤیلی لوبنانی بە ئامانجگیراون خەڵکێکی بێتاوان کە بە هیچ شێوەیەک پەیوەندیان لە کردە سەربازەکانیان نییە پۆستپێکردنێکی زۆر هەیە ئاوارەیەکی زۆر بەتابەتی لە ناوچەکانی باشوور بەرەو باکوور و بۆ سووریاش بە هەمان شێوە لە کاتێکدا سەرەتای وەرزی زستانە سەرەتای وەرزی خوێندنە ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێت و پێشاتێکی مەترسیدارە ئێمە بینیومانە کە ئێستا چه هاوسۆزیەک هەیە لەگەڵ
ئاوارەکان لەبەرەوەی ئەوانە ئاوارەی با بڵین سڤیلن و ئەوانە وەکو سوتەمەنی و قوربانی وان ئەوەی بازی ئەم بارودۆخە دەدات خەڵکی لوبنانە بەڕاستی چونکە ئێمە بینیمانە کە حکوومەت ناتوانێت شتێکی ئەو تۆ بکات. لوبنان نیمچە پەککەوتووە ئێستا هیچوانایەکی نییە. ئەم پەککەوتنەی لوبنان بارودۆخەکەی داوەتە دەست میلیشیاکانی حیزبوڵڵا ئەو میلیشیانەی کە ئێستا دەیانەوێت کە حکوومەت و دەوڵەت بڕیاری شەڕ و ئاشتیان بەدەست نەبێت بەڵکو لە دەست خۆیان بێت. تەنانەت حکوومەت شتێکی ئەو تۆ لە دەستەوە نەما بۆی هەر خۆی بتوانێت قسەی خۆی هەبێت و قسەی ئەوان لە واقعدا بێخوات. کۆمەلگەی نێودەوڵەتیش باکی بەوە نیە کە لە لوبنان ڕوودەدات لەبەرەوەی بەڕاستی ئەوانش خەریکە بێزار بوون لەوەی کە حکوومەتێک لە دوایەکەکانی لوبنان نەتوان کارێکی ئەو تۆ بکەن و بڕیارێکی یەکلاکەرەوە بدەن و بتوان میلیشیاکانی حیزبوڵڵا پابەندی یاسا بکەن و ئەو با بڵێن شەڕکەرانی حیزبوڵڵاش بە گوێرەی ڕێکەوتنەکان بکشێنێتەوە. ئەمە بارودۆخەکەیە بەڵام ئەگەر کوشتنی حەسەن نەسروڵڵا دروستوار بگەڕێت من پێم وایە هێرشی زۆر بەهێز لەلایەن بەرەی ئێرانیەوە بۆ سەر دوژمنی ئیسرائیلی دەبێت. بەڵام بە هەمە حاڵ ئەمەش دەچێتە بازنەی مەزەندەکردنەوە چونکە هیچ شتێکی دڵنیایی ئەگەر حیزبوڵڵا تاکو ئێستا موشەکە بەهێزەکانی خۆی کە بەکاری نێنێ ئەماوەی 20 ساڵە دەڵێ من ئەو موشەکانم هەیە بەڕاستی من نازانم کەی بەکاریان دێنێت. ئەو هەموو خەڵکە لە غەزە کوژراوە نزیکەی 50,000 کەسە کەی ئەو موشەکانە بەکاردێنن. ئەمە نیشانەی پرسیارە. ئەمە نیشانەی ئەوەیە کە حیزبوڵڵا یعنی هیچ پشتیوانیەکی نەکردووە بەڵکو تەنیا بووەتە هۆکاری ئەوەی کە ئێران داوای لێ دەکات. ئێران چ بەرژەوەندیەکی هەیە ئەوە بە حیزبوڵڵا دەکات. ولی ئەوە جێ سەرنج دکتۆر جبیراتەتێ 2006 بسە دەما حیزبوڵڵا چ بسەری لوبنانی هات جاری ئیسرائیل بێریشێکی بەرفراهاتەکردن بسەر لوبنانی ژێرخانەیاتە تەبلیغ هەفتکردن. گەلو چماوە لبنان وڵاتێکی سەربەخۆیە ئارتشەخوا هەیە حکوومەتەخوا هەیە پارلەمانێخوا هەیە مواسساتێخوانە چما دناوا لوبنانێدا هێزە هەری پێس یا کوچارە نویسێ وی وڵاتی دەستێوێدا بە ئەو بڕیارە بدات حیزبوڵڵا و گروپا چەکدارە گرێدەوێ بۆ ڕەوشوسایە گەلو یا وڵات. ئێمە ئێستا لە بەردەم حکوومەتێکدان کە هیچ سەرۆک کۆماری نییە. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا میلیشیاکانی حیزبوڵڵا خەڵکی لوبنانی و سووریای کوشتووە و لە دوای ساڵی 2006 تاکو ئێستا لە دوای ڕەفیق حەریریەوە ژمارەیەکی زۆر لە ئەندام پەرلەمانان و وەزیران و هەر کەسێک دژاتی حیزبوڵڵا کرابێت کوشتویانەوە تیرۆریان کردووە. هەر کەسێک کە حیزبوڵڵا نەیتوانی بە سیاسی بێنێتە لای خۆی بە کوشتن کوشتوێتی. دواتر ئەو تاوانەی کە حیزبوڵڵا بەشداری تێدا کردووە لە کوشتنی خەڵکی سووریا و کوشتنی 1 ملیۆن کەس و لە دوای ئەوەش کوشتنی خەڵکی لوبنانی بۆتەوەی پەرتەوازەبوونی خاکی لوبنان و جگە لەوەش حیزبوڵڵا چاودێری چەکی سیاسی خۆی کردووە لە لوبنان بەکاری هێناوە بە گوێرەی ئەو ڕەوگە سیاسیانەی کە خۆی دەیەوێت و حکوومەتی لوبنانی ملکەتی خۆی کردووەوە لەڕووی ئەمنی و سیاسی و یاساییەوە تەواو حکوومەتی لوبنانی ملکەتە. ئێستا دەوڵەت ئاوا بووە و شەڕی و ئاشتی بەدەستی حیزبوڵڵایە. حیزبوڵڵا بڕیاردات ئێمە نەمان بینیوە سەرۆک حکوومەت و وەزیری دەرەوە یان هەر کەسێکی دیکە بێتە سەرهێڵ و قسە ئەم بابەتە بکات لەبەرەوەی یان ئەوان دەستیان لەگەڵ حیزبوڵڵا هەیە یاخود ئەوەی بەڕاستی توانیان نیە کەواتە ئێمە لە بەرامبەر نەبوونی حکوومەتدان لە لوبنان میلیشیا چەکی دەوڵەتی بەدەستە و بڕیاری شەڕ و ئاشتیان لە لوبنان بەدەستە و جگە لەوەش کۆنتڕۆلی خەڵکی لوبنانیان کردووە لە ڕێگەی چەکەوە بە زەبری چەکەوە و لوبنانیەکان خەڵکی لوبنانیەکان کێگوتێتی شەڕیان دەوێت. بەڕاستی حکوومەت ئێستا توانای ئەوەی هەیە کە قسەیەکی لەو شێ بکات بە پێچەوانەوە خەڵک شەڕی ناوێت لە حیزبوڵڵا دەیەوێت بەرەیەکی شەڕ دروست بکات لێرە و لەوێ خەڵک دەکوژێ بە ئارەزووی خۆی خەڵک تیرۆر دەکات و هیچ باکی بە حکوومەتی لوبنانەوە نییە. کەواتە ئێستا لوبنان هەرچەندە هاوسۆزیەکی زۆریان لەگەڵ خەڵکی غەزە هەیە لە باشوور بەڵام هیچ پەیوەندیەکیان بە شەڕەوە نییە. ئەمە شەڕی حیزبوڵڵایە شەڕی ئیسرائیلە شەڕی خەڵکی لوبنان و لوبنانیەکان نییە و شەڕی حکوومەتی لوبنانی نییە. کەواتە لەم بابەتەدا پەرتەوازی و پارچە پارچەبوونی زۆر هەیە لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتیش. ولی دکتۆر طارق شەنب پارێزەر و بێگمان دکتۆرا دیاسا نێودەوڵەتی داهەیە لە لوبنانê li Beyrûtê gelma bû gelê spas.